زۆر کات لە ڕێپرۆگرامی کورسات مەگەزین و ئاماژەمان بۆ کردووە کە بە خۆشحاڵی و لە ئێستاە کۆڕەکان و هەروەها قسەوباز و گفتوگۆکان لەسەر تەواوی بڵاوکراوە ئەدەبیەکان بەردەوامیان هەیە بەڕێکارە تەندروستیەکانەوە بە خۆشحاڵیەوە بینین کە هەم لەلایەن نووسەر و هەم لەلایەن خوێنەرانیشەوە بە شێوەیەکی گشتی ئەبینن کە کۆڕەکان بەردەوامیان هەیە و توانە گفتوگۆیەکی کراوە لەسەر بابەتە ئەدەبیەکان بکرێت دیارە کۆڕێک دەربارەی ژووان و دابرانی شیعر و لێكۆڵینەوە بۆ یەکێک لە نووسەر و قەڵەمە جوانەکانی نێو ئەدەبیات کە ئەویش دکتۆر ئەکرەم مێهدادە بێگومان توانراکە کۆڕێکی تایبەت دەربارەی یەکێک لە بڵاوکراوەکانی بەڕێزیان لەژێر ناونیشانی ژووان و دابرانی شیعر و لێكۆڵینەوە بەڕێوەچوو لە کۆڕەکە توانراکە گفتوگوی کراوە هەم لەسەر بابەتەکان بکرێت و نووسەریش چەندین بابەتی گرنگ لەسەر کتێبەکەی بۆ ژێنێت و پێشکەش بە ئامادەبوانی بکات. بنکەی ڕووناکبیری گەلاوێش لە درێژی کار و چالاکیەکانی ڕۆژانی شەمانیدا کۆڕێک بۆ نووسەر دکتۆر ئەکرەم مێهداد بە ناونیشانی ژووان و دابرانی شیعر و لێكۆڵینەوە ڕێگەخات. دکتۆر ئەکرەم مێهداد لە ساڵی 1962 لە سلێمانی لەدایک بۆ خاوەنی 30 کتێبی چاپکراوە لە بوارەکانی دیموکراسی و کوردناسی و ئەدەبیاتە و چەندین توێژینەوە لێكۆڵینەوەی بڵاو کردێتەوە. ئێستا سەرۆکی یەکێتی نووسەرانی کوردە و ناوێکی دیارە لە بواری لێكۆڵینەوەی فکری و شیکردنەوەی بیرۆڕای چەپ و سۆسیالیزم. بنکەی ڕووناکبیری گەلاوێژیش سەر بە تۆڕی ناوەندی ڕۆشنگەری چاودێر وەک سەکۆیەکی ئازاد و ناوەندێکی ژیاری هەمیشە دەواازەی هاتنە ناو داهێنانی قەڵەم و سەرجەم بەهرە ئازاکان بۆ هەروەش دەمێنێتەوە درەوشاوانەی بەردەوامی ڕووناکبیران و گەشانەوە هیز ڕۆشنگەریەکان ئەرکی هەمیشەیی دەبێت.